بابەتێکی گرنگە پێویستەکە وردەکاری زیاتر لەسەرم بابەتە بزانین بۆیە میوانداری بەڕێز ئارام میرانمان کردووە ئەندامی دەستەی کارگێڕی کۆمپانیای ئیگڵ پۆستن لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمن کاگاران بەخێر هاتیەم کاتت باش. زۆر سپاس بۆی ئەو دەرفەتان بە ئێمەدا بتوانین بین ئێرە و باسی ئیگڵ پۆست بکەین و چەندون کلمەیەک پێم خۆشە باسی زۆرمان پێ خۆشە زۆر سپاس بەخێر بێت. پێم خۆشە سەرەتا بزانین ئێوە حکوومەت لەگەڵ ئێوەیە چ خزمەتگوزاریەکتان پێشکەش کرد و وردەکاریەکەی چۆن ئەتوانن هاوکار بن لەگەڵ حکوومەتە بۆی کە مامەڵەکان ئاسان بکەن بە گشتی وردەکاریەکەی چۆنە بێت. پێم خۆشە کورتێک دەربارەی کۆمپانیا ئیگڵ پۆست باس بکەین. کۆمپانیا ئیگڵ پۆست کۆمپانیایەکی هاوبەشی تێکەڵاوە لە نێوان کەرتی تایبەت و حکوومەت. ئێمە حکوومەت بە هەماهەنگی و سەرپەرشتی لەگەڵ وەزارەتی گواستنەوە گیانی حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوە لە مانجی 6 ساڵی 2024. طبعا لە مەراسیمی کردنەوەی ئیگڵ پۆست ڕێزدار جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسعود بارزانی خۆی بەشدار بوو لە کردنەوەی ئیگڵ پۆست. ئەمەش دەرخەری ئەو ڕاستەیە کە جەنابیان گرنگێکی زۆر بە پرۆژەی استراتیژی و سوودبەخش دەدەن بۆ هاوڵاتیان. طبعا لێرەدا و لەژێر ڕۆشنایی بڕیارەکانی حکوومەت بۆ بە دیجیتالکردنی دام و دەستگاکانی حکوومەت دەستمان کرد بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی حکوومەت لە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی تەندروستی و لە کردی خوێنی باڵا و لە داهاتوشدا و لە نزیکترین کاتیشدا لە وەزارەتەکان کەش دەست پێ دەکەین. بۆیە لێرەدا بە دەرفەتی دەزانم داوە لە هەموو وەزارەتەکان و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم داوایان لێ دەکەم کە پاڵپشت و هاوکاری ئێمە بن بۆی بتوانین ئەو ئەرکانەی کە حکوومەت بە ئێمەی سپاردووە ئێمەش بتوانین جێبەجێ بکەین بۆ ئەوی بینە پردی پەیوەندی لە نێوان حکوومەت و هاوڵاتی و لە کۆتاییشدا هاوڵاتی سوودبەندی یەکەم دەبیت. ئەو ئەرکانە زیاتر چی و چین ئێستا بۆ کامە دام و دەستگا و کە کراوەتە بواری جێبەجێکردنەوە؟ ئێمە باس لە چەندین خزمەتگوزاری دەکەین. طبعاً ئیگڵ پۆست تەنها کاری حکوومەت ناکات لە کەرتی تایبەت و بانک و ڤیزە و هەتا لە کەرتی بازاری ئۆنلاینش ئێمە کار دەکەین. ئێمە دەبینە هەروەکو باسم کرد دەبینە پردی پەیوەندی نێوان حکوومەت و هاوڵاتی ئەگەر باسی کەرتی حکومی بکەین ئەو مامەڵانەی کە لە حکوومەت ئەنجام دەدێت ئێمە دەکرێت بە ئاسانترین و خێراترین وەقت بیکەین لە دەست هاوڵاتیان بە تایبەت کە ئێستا مەسەن زۆر هاوڵاتیمان هەیە لە شوێنی دوورەوە دێنە هەولێری هەر شوێنێکی تر ئێمە دەتوانین کاتیان بۆ بگەڕینەوە و خەرجیشان کەمتر بێ. یعنی تەسەوور بکە هاوڵاتێک لە حاجی و مەران بێ یا لە دهۆک بێ یا لە سلێمانی بێ لە هەر شوێنێکی دوور کە بێتەوە هەولێر یا بێتەوە دام و دەستگاکانی حکوومەت بتوانانی مامەلەکەی خۆی خلاص بوو وەربگرێتەوە تەمەنەوە خەرجێکی زۆری دەبیتن بێزگە لە ماندیبوونی ئێمە دەمانەوێت سوود بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەین. باشە کاگارام هەندێک بابەت بڵاو کراوەتەوە لەسەرەوەی کە نرخەکان زۆرە کاتێک گەیاندن ئەکرێت بۆ مامەڵەیەک یاخود گەیاندنێکی تر بۆ هاوڵاتی کە باسیەوە کرێت 50,000 و 50,000 زیاتر ئەمە ڕاستە؟ بەداخەوە لەو ماوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بووە و بەتایبەتش لە دوایین کابینی حکوومەتی هەرێمی کوردستان هێرشی ناڕەوا دەکرێتە سەر حکوومەت هەر کاتێک کە پرۆژەیەکی استراتیژی پێشکەش دەکاتن. لەو چەند ڕۆژەی ڕابردوو بەڕاستی هەرشێکی ناڕەوا کرا دیسان هەروەکو جارانی پێشووتر باسی هەندێک بابەت دەکرێت کە بەڕاستی نەک دوورە لە ڕاستی زۆر دوورە لە ڕاستی مەسەرەن بۆ نمونە باسی لەدایک بووان و مردووان دەکرێتن. طبعاً لەدایک بووان و مردووان ئەو بەڵگەنامانەی کە ئێمە وەری دەگرین لە نەخۆشخانەکان هەمویان کۆی دەکەینەوە کە کۆمان کردەوە دەهێنینە لەدایک بۆ ئۆفیسی لەدایک بووان و مردووان لە هەولێر بۆ نمونە یانش بۆ لە دهۆک لەوێ کاری تۆمارکردنی بۆ دەکرێت کاری ڕێخستنی بۆ دەکرێت کۆپیەکیی ئەسلی لەوێ ئەرشیف دەکرێت کۆپیەکی ئەسلیش دەنێردرێت بۆ کارتی نیشتیمانی بۆ ئەوی هاوڵاتی مامەلەکەی خۆی لەوێ ڕایی بکاتن و کۆپیەکیش دەدرێتە دەست هاوڵاتی. طبعاً بە گوێرە یاسای 1940 لە ساڵی 1970 ئەو بەڵگەنامەیە کە دەبێت بۆ کارتی نیشتیمانی بڕوات دەبێت جهەتێکی بەریت ببات ینی بەڕێگەی پۆستە و گەیاندن نەبردرێت ئەمەش بۆ پاراستنی ئەو زانیاریانەی کە هەیە لەسەر بەرگەنامەکە بۆ ئەوەی کەس دەستکاری نکاتن. باشە تێچووی ئەم بەڵگەنامانەی کە هێنرێت لەلایەنێکی سیاسی پێم خۆش بوو تەکیدی یا لێکۆڵینەوەی کردبە لەو نرخانە ئینجا بڵاوی کردباوە. مەسەن ئێمە بۆ ناو هەولێر ئەو پرۆسەیە کە باسم کرد تەنها 10,000 تەکلیف دەکاتن. بۆ دەرەوەی هەولێر تاوەکو حاجی و مەران 12,000 بۆ سلێمانی و هەڵەبجە و دهۆک و شوێنانە 15,000
بۆ دەرەوەی هەرێم تاوەکو بەسڕە بۆ نمونە 18,000 ئەوان لە پۆستەکەی خۆیان یا با بڵێن ئەو پرۆپاگەندەی کە کراوە دەڵێن 50,000 بەداخەوە شتی باشەکەواتە هەر هاوڵاتیەک ئەگەر لە ناو هەرێمی کوردستانە ئەم مامەڵەی بۆ کرا و گەێنرایە دەستی لە 15,000 زیاتری تێچووی ئێوە نییە. لێرە ئەوەش بە دەرفە دەزانم داوا دەکەم ئەو هاوڵاتیەی کە ئەو بڕەپارەیە کە لەسەر پسوولەکان دیاری دەکرێت ئەو بڕەپارێت دەن هەرچ بڕەپارەیەک کرد دیاری کرا بە هیچ شێوازێک نەیدەن و یاسایی نیە و هەر سکاڵایەتیان هەبوو دەتوانن پەیوەندی بێمە بکەن. باشە ئێوە خزمەتگوزاریەکتان هەیە لە نشینگە کە بەڵگەنامەکانە گەێنرێتەوە دەست هاوڵاتیەکی بیانی کە ئەو بەڵگەنامانەی هەیە ئەوەیان نرخی چەند؟ ئەوەش دیسان ئەمڕۆ ئەو بابەتە باس کرا کە ئێمە 55,000 وەردەگرین بۆ گەیاندن دەڵێن ئەوەش دووبارە دوورە لە ڕاستی پێم خۆشە ئاماژە بە ڕێنمایەکانی وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە ژمارە 2 لە ساڵی 2024 دەرچووە لە مادەی 3 بڕگەی 3 ئاماژە بە کرێی سندوقی پۆستە دەکات بۆ کۆمپانیا و شوێنی بازرگانی و کەسی بیانی یعنی هەر کەسێکی بیانی کە دێتە ئێرە دێتە ناو هەرێمی کوردستان 1 کیلۆمەترجانە ئەوەیە کە سندوقی پۆستە هەبێت ئەمەش بۆ پاراستنی زانیاری ئەو کەسە و دیاربوونی شوێنی نیشتەجێبوونی تاوان کرێی سندوقی پۆستە بۆ ماوەی 1 ساڵ 50,000 تەنها گەیاندنەکە 5,000 ئێمە تاوان پاسپۆرتەکانی کە نشینگە دەداتە ئێمە و کارتی نشینگەش دەداتە ئێمە بە 5,000 دەگەینە ناو هەولێر و دەرەوەی هەولێریش کەواتە بە هیچ شێوازێک 55,000 لە کەسی بیانی وەرناجێت تاوان پێم خۆش ئاماژە بە شتێکی بدەم ئەوە تایبەتە بە کەسی بیانی هاوڵاتی عێراقی چ کوردی چ عەرەب بیت ئەوە دەبتە اختیاری سندوقی پۆستەمان هەیە بۆ ئەوانیش بەڵام ئەوە دەبتە اختیاری و ئیلزامی 20,000 بۆ ماوەی ساڵێک پێم خۆشە ئەوانی کە لە دەرەوە داوای شتومەک دەکەن سندوقی پۆستە بەکاربینین لەبەر چەند هۆکارێک ئەوەیە کە زانیاریان پارێزراو دەبیت ئەوە ئێستا کە دەگوزارێ هەر کەسێک کە داوای شتێک دەکاتن دەبێت ناو نیشان و ژمارە مۆبایل و هەموو زانیاریەکانی لەسەر ئەو پۆستە دەبیتن کە داوای دەکات بەڵام ئەگەر لە ڕێگەی سندوقی پۆستەبی تەنها ژمارەکە دەنووسیت کە دێتە لای ئێمە دەتوانین ژمارەکە هەموو ئەو تەفاسیلانەی کە هەیە و دەتوانین ماوەی کوت بۆ باشە کاگارم بە پێ و پلانەی هەتانە کە کۆمەڵە خزمەتگوزاری تیابێت لە ماوەی داهاتوودا جا هەر کارێک کە بەگەیاندن بکرێت لە ناوخۆ بە یاخود دەرەوە بێ ئەو نرخە بەرزترین نرخی ئەگاتە چەند بۆی کە لە داهاتوو دیسانەوە سبینێ هەواڵێکی دیکەی ناڕاست لەسەر نرخەکانی ئێوە بڵاو نەکەنەوە طبعا ئەمە ئەو نرخانەی کە دادەنین ڕەچاوی باری دارایی هاوڵاتیانی کوردستان دەکەین بێگومان و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن نرخەکان دادەنین نرخەکانمان زۆر کەمە بەڵام تازە باسم کرد و ئاماژەم پێدا زیاترین نرخ 18,000 ئەوش کە بۆ پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق باشە ئەو خزمەتگوزاریانی کە لە داهاتووشە بەردەست هەبن لەوە تێناپەڕێت لەوە تێناپەڕێت بڵێ کەواتە هەر نرخێکی ترکە بڵاوکرایەوە ناڕاستن کەمترن پێم خۆشە ئاماژە بە شتێکی دەم لە لەدایک بووان مردووان مەسەلەن هاوڵاتێک پێویستی بە سوورەت قەیدا یا سەحەت سودور نرخەکە زۆر کەمترە لەو نرخانە خۆی دێت داوا دەکات تاوان پێشتر چۆن دەبوو داهات داوای ئەو بەڵگەنامانی کە تازە ئاماژەم پێکرد داوای دەکرد دوای 2 هەفتە دەبووە هاتباوە خۆی و بەڵگەنامەکەی بردبا ئێستا ئێمە چی دەکەین ئێمە تەنها داوای با بڵێن ناونیشان و ژمارە تەلەفۆنی لێ دەکەین بەڵگەنامەکە کە داواکاریکە پێشکەش دەکات داواکارێکی لێوەردەگرین ئێمە خۆی هەموو معاملەکان لەگەر لەدایکبوان مردووان خلاص دەکەین و بۆشی دەگەینەوە ناو هەولێر 5,000 دەرەوە هەولێر 7,000 یعنی تۆ تەسەوڕ بکە ئەگەر جارێک کە بگەڕێتەوە ئەگەر بەو گەرمایی بیت بەڕاستی بێجگە لە ماندوو بوونی و گەرما و سەرما و شوێنی ڕاگررتنی سیارە و ئیلا ئەخری یعنی بە 5,000 ئەمە دەتوانین بۆی بگەینە ئەو شوێنێکە خۆی دیاری باشە بەنیاز نین سکاڵا لەسەر و کەسانە تۆمار بکەن کە دەنگۆی ناڕاستیان بڵاو کردو کۆمپانیا ئیگل پۆست بە مافی تەواوی خۆی دەزانی کە سکاڵا لەسەر ئەم کەسولانانە تۆمار بکات بەهۆی ئەوەی کە زانیاری هەڵیان دەربار ئێمە بڵاو کردوێتەوە بەبێ ئەوەی بێن لە ئێمە بپرسن و نرخەکان هەمووی بە زیادەوە بڵاوکرانەوە کە ئەسڵ و ئەساسی ماندوونە بن بەردەوام بن زۆر خۆش بوو یەک ئاماژەی کەش بکەم تەمان لەو ماوەی کە ساڵ و 2 مانگە ئێمە توانی ومانە هەڵی کار بۆ 400
گەنج دابین بکەین کە 195 خەڵکی هەرێمی کوردستانن چەند کەسێکمان لەگەردان کە ئەوان بیانین پێویستیمان بە شارەزای ئەوان دەبیتن ئەگەر ئەوان کە هەمووی خەڵکی هەرێمی کوردستانن ئەگەر ئیشوکارەکانمان بە باشتر بڕواتە پێش و وەزارەتەکان هاوکارمان بن ئێمە دەتوانین هەلی کار زۆر زیاتر بکەینەوەی کە بۆ هیوایین بەردەوام بن و جێی دەستخۆشیە سپاس بۆ ئێوە بەڕێز ئارام میران ئەندامی دەستی کارگەڕی کۆمپانیای ئیگڵ پۆست لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ بەڕێستە سەرکەوتوو بن.